ڕۆستەم ئاغا لە ئەم ساڵ لە بەشداری چوارەم فستیڤاڵی بەهارەکەم لە پێشانگای نێودەوڵەتی تاسنیجا کە تایبەتە بۆ بەرهەمی خۆراک و کەلوپەلی ناوماڵ. دیارە بەشداربوونی من بەو کارانەمە بەو ئەلبومانەمە کە چاپم کردووە بە کوالێتێکی زۆر باش، بۆ پۆستەرانەیە کە چاپم کردووە و هەمووم خستۆتە سەر بلۆک و چوارچیوە بە نرخێکی زۆر هەرزان بۆ ئەوەی کەوێتە بەردەستی خەڵک و خانمان و ئەو خەڵکانی کە حەز دەکەن ماڵەکانیان بڕازێنەوە بە کاری هونەری بە تابلۆی شێوەکارانی کورد. بۆیە من کارەکەی من، بەشداربوونی من بەشێکە لە جوانکردن و پێداویستی ناوماڵ و بوونی ئەو بەشداربوونانە کە بۆ کەسێکی وەکو من چەند بۆ من گرینگە، هەندەش بۆ پێشانگاکە گرینگە و شتێکی جیاوازە لەو کەلوپەلانەی تر. بەڕاستی لە ناو بازاڕە ئەو ڕۆکەکەوە کاری کوردی زۆر کەم دەست دەکەوێت، کاتێکیش کە تۆ داوایان دەتوێت کارێکی ئۆریجیناڵی نیگارێک یان تابلۆیەکی شێوەکارێکی کورد بکڕی، نرخەکەی بەرزە و هەموو خەڵک ناتوانێت بیکڕێ. بۆیە ئەم ئەلبومانە کاری جوانیان تێدایە و چاپی پۆستەرەکان بە پێوانەی 50/70 هەموو لەسەر MDF دانراوە و نرخێکی زۆر هەرزانەوە ئەو تام و چێشە دەدا کە دەتوانیت بۆشایی لە ناو ماڵی خۆت هەم پڕ بکەیەوە و هەم بتوانانی ئێستاتیکایەکی جوان لە ناو ماڵەکەتا دروست بکەیت. بۆیە خۆشحاڵ دەبین کە بینەر و کڕیار و چێژوەرگرانێکی باش سەردانی ئەو پێشانگایە بکەن. هیوادارم هەموو لایەک سەرکەوتوو بوون و بە هیوای دیدار.